لە ڕۆژی شەیدان و قوربانیانی مین دەستگای گشتی کاروباری مین لە سلێمانی ئاماری قوربانیان و برینداربووانی کارمەندانی دەستگاکەی لە سلێمانی بڵاو کردەوە. بە پێی زانیاریەکان لە پارێزگای سلێمانیدا 233 ملیۆن مەتر دووجا زەوی بەمین چێنراوە و لە ماوەی کارکردنی دەستگاکەشدا زیاتر لە 101 ملیۆن مەتر دووجا زەوی لە ناوچە بەمین چێنراوەکان پاکراوەتەوە. ژمارەی شەهیدان و کەمەندامانی کاروباری مین ئەوە ڕاستەوخۆ لە کاروباری مینە بەرکەوتوو بوون گەشتۆتە 84 کەس. ژمارەکە ئەوەیە 24 شەهیدە باقیەکەی بریندارەکە. شەهیدی هاوڵاتی 7312 شەهید و برینداری هاوڵاتیمانەیە، زۆربەی نسبەکەی 180 شەهیدە. پێش پەخستنی پەرلەمان یاسای پاراستنی مافوی امتیازاتی پیشەوەرانی مین لە پەرلەمانی کوردستاندا خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە، بەڵام تا ئێستا ئەو یاسایە پەسەند نەکرا. سەرەڕای بەردەوامی قەیرانی دارایی و کەمکردنەوەی موچەکانیان، بەڵام پیشەوەرانی مین بەردەوامن لە پاکردنەوەی ئەو ناوچانەی کە بە مین و تەقەمەنی پیس بوون. لەگەڵ ئەوەشدا حکوومەتی هەرێم هیچ پێداچوونەوەیەکی بە مافوی امتیازاتەکانی پیشەوەرانی میندا نەکردووە. شێوەیەکی گشتی پیشەوەری من لە سەرجەم سروونەکانە کاری کردووە، تەنانەت پەڕیونەوە بۆ سروونەکانی دەروی هەرێمیش، بەڵام بە دنیایەوە کەمی موچە کە لە ساڵ 50 موچەکان لێبراوە کاریگەرێکی زۆر نەرێنی هەیە بۆ تیمەکانی بەڕاستی. لە سنووری بەڕێوەبردی گشتی کاروباری من نزیکەی زیاتر لە 500 بۆ 700 نەفەرە بێت بە سەرجەم دەستگای مین و بەڕێوەبردی گشتی کاروباری مین و ڕێکخراوەکانە. بەهۆی شەڕی نێوان ڕژێمی عێراق و ئێرانەوە بە ملیۆنان دۆنم زەوی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بە مین و تەقەمەنی چێنراون. سەرەڕای ئەوەی حکوومەتی عێراق بەشداری ڕێکەوتنامەی ئۆتاوای کردووە بۆ پاکردنەوەی ناوچە بە مین چێنراوەکان، بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم و بەغداد و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان نەیانتوانیوە سەرجەم ناوچە بە مین چێنراوەکان یەرێمی کوردستان پاک بکەنەوە. لە ئەنجامی مانەوەی مین و تەقەمەنیەکانیشدا لە سنووری پارێزگای سلێمانیدا 7312 هاوڵاتی بەهۆی تەقینەوەی مینەوە بوونەتە قوربانی. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.